بەناوی خۆی بەخشندەی میهرەبان سڵاوتان لەبێت بینەرە بەڕێز و خۆشەویستەکانی بەرنامەی دین و دنیا خۆشحاڵین لە ئەڵقەیەکی نوێی بەرنامەکەتان بە خزمەتەوەی بەڕێز و خۆشەویست ئەگەینەوە مێدەوارین بتوانین یەکێک لەو بابەتانەی کە ئێستا پەیوەندی بە ژیانی خەڵکەوە هەیە بە ژیانی تاکەکانەوە هەیە بە تایبەت لە هەرێمی کوردستاندا بخەینە ڕوو و بەرچاوڕوونی بدەینە بینەرە بەڕێز و خۆشەویستەکان و ڕێگە چارە و با بڵێن چۆنێتی مامەڵەکردن لەگەڵ ئەو دیاردە و حاڵەتانەیە بخەینە ڕوو تا بتوانین ژیانێکی تەندروست و ژیانێکی ئارام و ژیانێک لە نێو باسنی ئیسلامێکەیە بەرینە سەر تاوەکو بەختەوەری دنیا و دوا ڕۆژ بین ئینشاءڵڵا. لە ئەڵقەی ئەم جارەدا بە پێویستمان زانی باسێک لە ستەم بکەین ئەو پێی کە لە ڕۆژگاری ئەمڕۆیە و بە تایبەتی ئێستا هەر سێرێکی دەوروبەرمان بکەین سێرێکی بار و حاڵ و ژیانی خۆمان بکەین ژیانی خەڵک بکەین ڕوبەڕووی چەندین جۆر ستەم دەبینەوە. یەکێک لە دیاترین ستەمەکان کە لە خەڵک دەکرێت ئەو بار و دۆخە ناهەموارەیە کە بەسەریدا سەپێنراوە ئەو ژیانە ئاڵۆزەیە کە بەسەریا سەپێنراوە نەبوونی و هەژاری و بێدەرەتانی و چەندین جۆر با بڵێن نوقسانی لە ژیانە لە ژیانی هەموو تاکەکانە لە هەرێمی کوردستان لە ئێستایا واقعەکە کە ئینکاری ناکرێت خەڵکی ڕوبەڕووی هەژاریەکی سەخت بوونەتەوە ناتوانێت بە ئاسایی ژیانی خۆی لە ڕووی خواردنی ڕۆژانەوە لە ڕووی تەندروستیەوە لە ڕووی سەلامەتیەوە لە ڕووی چوونە دەرەوە لە ڕووی خۆشبەختی و خۆشگوزەرانیەوە دابین بکات ئەمانە بوونەتە بەڵا ئەمە جۆرێکە لە جۆرەکانی ستەم کە بەسەر خەڵکیان سەپێنراوە. ئێمە بۆ ئەوەی کە بزانین هەڵوێستی ئیسلام قسەی ئیسلام و چارەسەری ئیسلام بۆ ستەم و بۆ نادادی و بۆ ئەم ڕۆژگارە سەختەی کە هاتۆتە پێش لە ئەنجامی ئەو ستەمەی کە لە خەڵکی کوردستان دەکرێت لەگەڵ بەڕێز دکتۆر عوسمان ئالانی مامۆستای زانکۆ گفتوگۆیەک ئەنجام دەدەین. کاک دکتۆر بەخێر بێن. زۆر سپاس بۆ بەڕێستان. کاک دکتۆر وەکو وتم ئێستا ئێمە لەژێر جۆرێک لە جۆرەکانی ستەماژی ئێمە ینی خەڵکی کوردستان ینی تاکەکانی ئەم کۆمەڵگەیە ئەوە تا مەسەرەن بە چاوی خۆمانە بینین خەڵک دەڕشێتە سەر شەقامەکان بۆ ڕوبەڕووبوونەوەی ئەو جۆرە ستەمانی کە لێ ئەکرێ بۆ دەستێنانی مافێک کە حەقی خۆیەتی وەری بگرێ بە شێوەیەکی ئاسایی نایدرێتێ ینی بۆ ژیانێکی ئاسایی کە حەقە هەیبێ لە هەرێمی کوردستان لە ماڵەکەی خۆی لە زێدەکەی خۆی کە نیەتی. پێم خۆشە بەرچاوڕوونیەک لێرە لە ئەنجامی گفتوگۆکەمانە بدەینە خەڵک بۆی بزانێت ستەم چییە و چۆن لێک دراوەتەوە هەڵوێست و مووقفی ئیسلام و مسلمانان چییە دەربارەی ستەم و چۆن ڕوبەڕووشی هەبێتەوە بەڕاستی و ستەمکارانیش چیان کامەن ئەو کار و ئاکارانەی ئەچنەخانەی ستەمەوە ینی. پێم خۆشە باسێکی ستەم بکەین سەرەتا بزانین ستەم لە ئیسلامە چی ئەگرێتەوە. من بابەتێکم خوێندەوە ینی ئاماژەی بەوەدا کاڵێ لە ئیسلام و قورئانە زۆر گرنگی بەم چەند دراوە زیاد لە 280 جار باسی زوڵم و هاواتاکانی لە قورئانە هاتووە. بۆچی ئیسلام گرنگی داوە بەم چەند بکە کاک دکتۆر؟ بسم الله الرحمن الرحيم الحمد لله والصلاة والسلام على سيدنا رسول الله. سپاس بۆ بەڕێستان بۆ بەرنامەکەتان بۆ کەناڵەکەتان بۆ سپاس بۆ بینەرانی بەڕێزیشتان. بە دڵنیاییەوە کۆمەڵێک چەمکمان هەیە کاتێک کە سەیری قورئانی پیرۆز دەکەین پانتاییەکی زۆری لە ناو ئایەت و سوورەتەکانیدا بەرچاو دەکەوێت و داگیر کردووە و دووبارە کراوەتەوە و کاتێکش کاتێک کە سەیری سیغەکانی دەکەین واتە وشەکان دەکەین داڕێژراوەکان دەکەین سیر دەکەن هەندێک جار بۆ تاکە شەخص بەکارهێنراوە جاری وەها بەکارهێنراوە بۆ کۆجەمعی و بۆ دەسە جەمعی و بۆ کۆمەڵێک تێدا کۆبوونەوە بۆ دەسەڵاتی بەڵێ کاتە بەم ئاماژانە بێت قورئانی پیرۆز یان فەرموودەکان یان بە شێوەیەکی گشتی یانی پیرۆزی ئیسلام چۆن مامەڵەی لەگەڵ ئەو کردووە چۆن پێی ناساندوین و چۆنی لەمان کاتا شێوازەکانی بۆ خۆسوێنێتە بەرچاو لە نەتیجەشدا دەرەنجامەکەی و هەروەها کاریگەریەکانی چییە لە کۆتاژدا چارەسەر و عیلاج و
بنبەرکردنیشی بۆ بەرچاوخستوین. بۆیە ئەم بابەتە بابەتێکی فرێڕەهەندە، زۆر هەڵدەگرێ، زۆر دووبارە بۆتەوە و پێویستی بە وەکوڵی لە چەند گۆشەنیگایەکەوە سیر بکرێت. سەرەتا پێویستمان بۆ ئێمە بابزانین وشەی ظڵم وەکە وشەیەکی عەرەبیە بەکار هاتووە. واتای چی؟ تاوەکو واتاکەیەوە لە پێناسەکەیەوە وردە وردە تشی بخەینە سەر هەنگاوەکانی دواتر. وشەی ظڵم لە زمانی عەربیدا کە بەکار هێنراوە دوو واتای سەرەکی لێ وەرگیراوە. یەکێکیان بەرامبەر بە تاریکیە، واتە هەر کاتێک لە شوێنێکدا ستەم و زوڵم هەبوو بەو معنایە لێرەدا تاریکی دروزە بێ، بەو معنایە ڕژبینی دروزە بێ، بەو معنایە بەرچاوڕوونبوونی نادا بەدەستەوە و تاکیش و کۆمەلگا بەرە و تاریواری لێ ڕۆژگاری لێ تاریک کردووی، ڕۆژگاری لێ تاریک کردووە. وەکو لە قسە مەشهورەکەی عەرەبیدا هەیە الظلم ظلمات یوم القیامة، تەنها بۆ قیامەتیش نا بەڵکو بۆ دنیاش بە شێوەیە شێوەکان بەرچاو ناڕوونی و بەرچاو تاریک دەکات، بەرچاوی خۆت نابینیت و نازانی بەرچوو هەنگاو نەنێستم بەرەوە دەبا. ئەوە واتایەکیان. واتای دووەمیانەوەیە کە ستەمکردن ئەم دەرەنجام و نەتیجە خراپەی بەدەستەوەیە کەوا لە شوێنێکی کەسێکی شیاو کە کەسێک لە شوێنی خۆیدا شیاوە بۆ هەڵدەگرێت ئەو لا دەچێت، ئەو لا دەبرێت، ئەو مافحەقا هەڵدەگیرێت، دانێکی کەسێکی تر شتێکی تر دەخرێتە شوێنی بەناحەقی، ئەمیش بە زوڵم و بستم. کەواتە لێرەوە جارێکتر ئەم جۆرە زوڵمە دوو جۆر زوڵم بەرهەم دەهێنرێت. یەکێکیان تۆ کەسێکی بەتوانە، هێزێک و توانایەک و کەسێک و خیبرەیەکی بەتوانە ئەو لا دەخەی، کەسێکی نابەرپرس، کەسێکی ناتوانە، کەسێکی باوکڵی لە سنوورێکی کەمدا جا ئایا عیلمی بیان هەروارێکی تر بێ ئەو دەخرێتە شوێنەکەی و وەستەم لە هەردووکیشان دەکەی. ئەو کەسێک کەوا شایستەی ئەو شوێنەیە لا دەدرێت کە حەقوا بوو ئەوە، چونکە بەرەنجام سوودی باشی بە کۆمەلگا دەبینی بۆ دەگەیان بۆ خۆی دەگەیان و کەسێکی تر دەخرێتە شوێنەکەی هیستەمیش لەو کردو، چونکە ئەو شوێنە شوێنی ئەو نییە. لە کورداری خۆماندا زۆر جوان وتراوە کەوا با بڵێن ئەو ینی تۆ کەسێک دەخەریتە شوێنی کەسێکی تر ستەمت لە هەردووشان کردووە، دەرەنجامیش نەتیجەکە کارەکە هیچیان تیدا ئەوەی کە خراوەتە شوێنەکە ویشەکە جێبەجێ دەکات با بڵێن دەرەنجامەکە نادا بەدەستەوە. من پێم خۆشە لێرەوە پێشەوەی کە باسەکانی ترمان باسکەین باسێکی سێگۆشێکی زۆر گرنگ هەیە بیکەین تا لێرەدا ستەم دەورێکی زۆری هێدێدا، ینی ستەم ئەم سێگۆشەیە. قاعدەیەکی ئاڵتوونیمان هەیە پێمان دەڵێت چۆن تاکە شەخص نەخۆشەکەوێت، تاکە شەخص هەندێک جار تەندروستی باشە، تاکە شەخص هەندێک جار ئەمرێت و کۆتایی پێدێ و بەرەو گۆڕستان بەڕێ دەکرێت، گەلانیش بە هەمان شێوە ئەم سێ حاڵەتیان هەیە. هیچ گەلێک لە گەلانی تا ئێستا لەگەڵدا بێت و مێژوو ئێمەش و غێری ئێمەش وەکو گەلان ئێمە حاڵمان لەم سێ کوچکەیە لەم سێ جۆرە تێناپەڕێت. یان ئەوە تا گەلێکی تەندروست باش و تەواو گورجگۆڵ و چالاک و وەکوڵێ لە ئەو پڕی هێز و دەسەڵات و هەنگاوی جوانی خۆی داەتی کە باشترین نمونونەکانێتی، یان ئەوە تا ئەم گەلە گەلێکی نەخۆشە، یان ئەوە تا ئەم گەلە گەلێکە لە گیانەڵایە و لە کۆتاییدایە و هەر ئەوە ماوە ئیعلانی مردن و وەکوتێ نوێژی مردووی لەسەر بکرێت، هەر ئیعلانەکەی ماوەتەوە. جا ئەمە لەکەوە دەست دەکەوێت؟ ئەمە لێوە دەست کاتێک کە ئەم سێگۆشەیە چۆن مامەڵە لەگەڵ ئەم سێ گرنگە دەکات. یەکەمینیان بیر و باوەڕێک و فکرێک و ئایدۆلۆژیاکی ڕاستەقینە، خاڵێکی تر لە بەرامبەریدا شەخسەکان، خاڵێکی تر شتەکان. هەر کاتێک لە هەر کۆمەلگایەکدا کەسەکان لەگەڵ شتەکان لە خزمەتی بیر و باوەڕێکی ڕاستەقینەدا بوو، ئەمە مجتەمەعێک و کۆمەلگایەکی تەندروست دەدا بەدەستەوە و هەروەها باشترین کەسەکان، شیاوترین کەسەکانن ئەوانەی کە ئەچنە شوێنی خۆیان و خزمەت بە کۆمەلگا دەکات. خاڵیە بێت لە زوڵم. بەڵێ بۆ چونکە تۆ کەسەکان ئەوانی کە شیاون خراوەتە شوێنی خۆی. لێرەدا نەک تەنها مەساڵح و قانجازەکانی ئەم مجتەمەعەت بۆ فەراهەم دێنێ، بەڵکو ڕێدەگرێت لە هەموو ئەو شتانی لە دەرەوەی سنووری و کۆمەلگادا بە هیچ شێوەیە کاریگەری خراپی بۆ ناو نابێت. واتە ڕێ لە هەموو هێرشەکان، جا هێرشەکان بە گشتی وەسەیریکەن، جا هێرشی ئەسکەری بیان، هێرشکی فکری بیان، هەر هێرشێکی تر بێ کاریگەری نابێ بۆ ئێرە. ئەمە حاڵەتە باشەکان و تەندروستەکانن. ئەگەر سەیریکەین پێغەمبەر صلی الله علیه وسلم لە ژیانی خۆیدا قورئانی پیرۆز لەو قۆناغەدا چەندین دێژ لەو دوای کۆچکردنی پێغەمبەر صلی الله علیه وسلم ئومەتی ئیسلامیان با بڵێن حکوومەتی ئیسلامی لەسەر ئەم پێکاتی لەسەر ئەم معادلە ئیشی کردووە. بۆیە سیرکە پێغەمبەر صلی الله علیه وسلم لە مەرحەلەی مەکیدا نیشتیمانیش و
وڵاتیش و سەرۆت و سامان و کەس و کاریشیان لەگەڵ مهاجرین بەجێهێشت لە پێناوی چیا بوو لە پێناوی پاراستنی بیر و باوەڕێک و عەقیدەیەک و فکرێکی ڕاستەقینە بوو بۆیە دەرەنجامەکەی ئەوە بوو کەوا چەندە مجتەمەعاتی گۆڕی بۆ حاڵەتی دووەمیان کە تێدا مجتەمەعان نەخۆشە هەر کاتێک بیر و بۆچوون و فکر و ئایدۆلۆجیا لەگەڵ شتەکاندا لە خزمەتی شەخصدا بوون لە خزمەتی شەخصدا بوون واتە شەخص مەبەست بوو لێرەدا حاڵەتە وەسەتەکە دروست دەبێت کە کۆمەلگاکی نەخۆش دروست دەبێت ئالێرەوە وردە وردە ئەو کەسانەی کەوە قانجازی خۆیان مەبەستە کە کەسی زۆر ناشیاون بۆ ئەو قۆناغەیە ئەمانە دێنە پێشەوە ئامانجەکە مەبەستی یان ئەوە تا حیزبێک دەبێت یان ئامانجەکە تێیدا جاری وایە تاکە شەخص دەبێت کەمە حاڵەتێکی زۆر ناتەندروست و خراپە و باشیش وایە کە مجتەمە هەوڵ بدات ئەم بارە ڕاستکاتەوە حاڵەتە سێم و خراپەکەی کە حاڵەتی کۆتایی هاتی مجتەمە و وەکووەڵە ئیتر بەرەو گیانەڵا ڕۆشنێتی ئەوەیە فکریش و هەروە شەخصەکانیش لە پێناوی شتدا بوو ئەمە خراپترین حاڵەتی کۆمەلگایەتی کە تێدا تێپەڕێ بەداخەوە من هەندێک جار وردەمەوە لە مجتەمەعی خۆمان و لە مجتەمەعاتی چواردەوریشە ئەبینم ئەم معادلەیە ئەمەی سێهەمیان هەیە لە کوردستاندا بەڵێ بە دنیا وەرە تۆ سەیریکە ینی لەبەر ئەنجامی دەستخەوتنی پارە مجتەمەعی ئێستای ئێمەدا بۆ هەندێک لە شخصەکان و هەندێک حیزبەکانی کە دەبەرچاوماندا و بەرچاومان ڕوونە ئەگەر ناوی کەسیش نەبین ئەزانین شەخصیش و فکریش هەر هەمووی چۆتە خزمەتی تاکە شتەکانەوەیشکە چیە چۆن سەرەت و سامانێک و چۆن ڕەسیدی بانقی خۆیان و چەندە پارەکانیان زیادکەن ئیتر چاویان لەوە نییە لە چ دەرەنجامێکە دەست دەکەوێت چۆن دەست دەکەوێت چۆن مجتەمەعات بەرەو چیە چاویان لەوە نییە بە دڵنیاییەوە ئەمە خراپترین حاڵەتی مجتەمەع دکتۆر پێم وابێ مەسەلەن لەم معادلەی لەم هاوکێشەی لەم سێ کوچەیە کە جەنابەت باسیت کرد تاک ڕۆڵی گرنگی هەیە ینی تاک ڕۆڵ ئەبینێ لەوەی کەم بارودۆخە لە ئارایە بێ ئەمەی جەنابەت ئاماژەت پێدا ئەمەی کە لە کوردستان ئەگوزەرێ دەرەنجامی مەسەلەن هەڵبژاردەی تاکەکانی ئەم کۆمەلگەیە بۆ دوجاران بارودۆخە هاتۆتە ئاراوە ینی تاک ڕۆڵی چییە لە دروستکردنی سیستەما لە خۆی بە دڵنیاییەوە تاکەکان ینی چاویان لە مەساڵحی تاکە شخصی خۆیان نەبێت تاوەکو دووربینانە بیرکەنەوە تاوەکو تاکێکی مجتەمەعێکی ڕۆشنبیر بێ قانجازی گشتی بەبەست بێت ئەم حاڵەتانە ڕێ لەوا دەگرێت کەوا ئەم حاڵەتی کۆمەلگای بگاتەوە حاڵەتە بەڵام لەو کاتەوەی کەوا تاکەکانی ئەم مجتەمەعە وردە وا لەوە بکە خۆ من سیستەمەکە لە من نییە وەڵا ئەمڕۆ ڕوو لە من ناکە وەڵا ئەمڕۆ من مەسم بۆن منە خۆ من ڕێژەکە بۆ من کەمەویان با بڵێن خۆی بەکەم بگرێت جا وەڵام من هیچم پێ ناکرێ و ناتوانم لە گۆڕانکاریەکاندا بەشدار بم ئەو وردە لە ڕێ خۆشەکە بۆەوەی کەوا ئەم کۆمەڵەیە ئەم فیئەیە ئەم مەجموعەیە جاری وایەتر لە ناو حیزبێکدایە جاری وایە بە ناو ناوچەیەکەوەیە جاری وایە لەوانەیە عەشیرەتێک بێت جاری وایە دانێت تاکە شەخصێک بێت ئەمانە ڕێ خۆش ئەکات مەبەستێتی کە بیگەنێتە ئەو قۆناغا طبعاً یەکێ دەمەقولێکی جوانی یەکێک لە مفەکرەکان هەیە ئەڵێ هەر کاتێک تاک وەکو خۆی تاکە شەخص وەکو خۆی بێلایەنی خۆی هەڵبژار هەر کاتێکەوە بێلایەنی خۆی هەڵبژار لەوەی کەوا ڕێ لە ستەم و زوڵم نەگرێ ئەمە تۆ بە شێوە لە شێوەکان بەشداری لەوەی کەوا پشتی زاڵمت گرتووە بۆیە زۆر گرنگە تاک ڕۆڵی خۆی پێ بدرێتەوە بە گرنگ سەیری خۆی بکە بە گرنگ سەیری توانا و پێگە و تواناکانی خۆی بکە و بێلانی هەڵ نەبژێرێ لەم حاڵتاندا طبعاً گرنگە چۆن بزانیت ئەجا لەو حاڵەتەکە بەشداریەکەیش بەشداریکردنەکە چۆنیە بە دڵنیاییەوە پێویستە بەشداریکردنەکە کۆ بێت بە هەمان هێزەکان و توانەکان خڕ بکرێنەوە و ئەو تاکانە هەر هەمویان توانەکانیان بچێتە یەک ئاراسە تاوەکو ڕێدەستم بگرێ کە لە دواشدا ئاماژەی پێەکەین قورئانی پیرۆز کاتێک کە باسی زاڵم دەکات لە زۆر شوێندا بە ظالیمون و جەمعی کردوتەوانێت زۆر باشە کاک دکتۆر ینی با پرسیارەکە بەم شێوەیە بکەینەوە بۆچی ئەم کۆمەڵگەی ئێمە هەمیشە ستەمکاری لێ هەڵاکەوێ هەمیشە مەسەرەن بە جۆرێکی تر ئەم کۆمەڵگەی ئێمە هەمیشە ستەم لێ کراوە خەڵکەکە هەمیشە داماوە هەمیشە بارودۆخێکی نەخوازرا و پڕمەعانات هاژی هەمیشە مەسەرەن لەڵێ من ستەم لێ کراوم و ئەو دەسەڵاتە ستەمم لێیەکە ینی بۆچی ئەوەندە ژینگەیەکە ستەمی لێ سەوزە بێ لە واقعدا ئەوانەی با بە شێوازێکی تر پرسیارەکە تەڕحکردنەوە وەڵامەکەش وەربگرینەوانێت لە واقعدا ئەوەی کەوا ژینگەی ستەمکردن و زوڵم کۆتایی پێدێنێت کۆمەڵێک با بڵێن خەسڵەتە نەبێت لە کۆمەڵ لە ئینساندا وەکوچی خەسڵەتەکان یەکی لەوانەگە سەیریکەین بابەتی بیر و باوەڕ چەندە ئینسان بیر و باوەڕ و چەندە قەناعات و چەندە ئیمان و چەندە ئەم بابەتت
با بڵێن بەهێز بێت ئەوەندە ڕێ دەستەم و زوڵم دەگرێت مجتمع بەڵێ. بەو معنای نییە ئێمە بڵێن وەڵا مادام کە مجتمعی ئێمە ئەمە نەتیجەکەی بێت ئەمە مادام کە بەردام زوڵمی لەکراوە کاتە لەو لاوە غیابی عەقیدایە نا غیابی عەقیدە بە شێواز لەوەی کەوا زۆر کاریگەریەکی نییە زۆر ڕۆ نەچووە لەو حاڵەتەدا ئەمە لەلایەکان دوو ئێمە بابزانین مەسەلەی با بڵێن هەر خۆی بابەتی زوڵم و ستەم و عەدالەت هەموو یەکێتە ناو خانەی با بڵێن ئەخلاقەوە یعنی عقیدە پشگیری ئەوەی کردووە وکۆڵی ئینسان تەشجیع دەکا هەڵدەنێ بۆی کە وردە بەرەوە بەرەو دادپەروەری بڕوە بەرەو عەدالەت بڕوە خۆی لە خۆیدا نەقوڵی زوڵمکە نەڕێت لە ئەوەش خۆش بکا کە زوڵمی لێ بکرێ بۆیە عقیدە بیر و باوەڕ زۆر کاریگەری هەیە لە بنبڕکردن و دەرهاویش وەکۆڵین فرێدانی بابەتی ستەم و زوڵم لە ناو مجتمع و تاک ڕۆڵی دێرە هەیە دومیشان بابەتی ئەخلاقی چەندە بابەتی عەدل و عەدالەت و ئەم مەفهومە چەمکانە لە ئینساندا هەوڵی بۆ بدا ڕنگ بداتەوە لە ڕۆژانی خۆیدا بە دڵنیایەوە ئەوەندە ڕێت لە دروستبوونی زوڵم دەگرێت یەکێکی تر لە حاڵەتەکانی تریان کە هۆکارە بۆ ئەوە کۆجەمعی و دەسە جەمعی زاڵمەکان ستەمکارەکان بەیەکەوە و هەروەها هەنگاو بە هەنگاویان ناویانە کە ڕیان لێ نەگیراوە طبعا ئەمە ژەگە سەیری مجتمعی ئێستای خۆمان بکەیت ئەتوانین بڵێن ئەمە کۆمەڵێک فاکتەر دەوری هەیە لە دروستبوونی ئەم حاڵەتە یەکێکیان ئەوەیە کە ئێمە ڕۆژگارێک ئەمانی ئێستا ئەم کار بەدەست و ئەمانی کە ئەمڕۆ لە نیتاقی حیزبێکدا یان چەند حیزبێکدا خۆیان نمایش کردو و مجتمعی کوردی ئەمڕۆ بە شێوەشێوەکان وەکو سوڵتە و دەسەڵات بەڕێوە بە ئەمە ڕۆژگارە بوون کە ئەمانە بوون هەڵگیری لابەری ستەم لە ناو مجتمعی کوردیدا لەو هێزانی کە پێشتر هەبووە لە کوردستانی خۆماندا ئەگەر بە نمونەیەک سەیریکردن وەلەو نیتاقی زوڵم یعنی ئەمە شتێک کە شتێکی ئینسانیە لە هەر شوێنێکدا مجتمع ئینسانی هەبوو زوڵمیش وردە تێدا یان دروست دەبێت یانە بێت کۆ بکرێتوانی یان باڵم بەرەنگاری بکرێتەوە لەبەرەوە ئەمجا حاڵەتێکی تری کە ئێستا ئێمە دروست بووە بوونی دەستێ خستنی یان با بڵێن ئەوەی کەوا تەداخولاتی کە چوا دەورمان هەیە هەر گەڕێتەوە بۆ خاڵەکەی پێشوو باسمان کرد کاتێکم مەبەست هەموو مەبەست و ئامانجەکانەوەیە کەوا شخصی تێدا بخرێتە سەرەوە بە دڵنیایەوە ئەلێرەدایکە لە نقطە زعیفەکانەوەیە کە تەداخولاتی ئەملاولاژ ڕێدێ بۆ خۆشکراوە یعنی ڕێ لە تەداخولاتی سلبی دەرەوە نەگیراوە کە تاوەکو ئەم حاڵەتە دروستکە چون ئەم حاڵەتە پێویستی بۆیە لە ناوخۆدا تەنها دروست نابێ بەڵکو پێویستی بۆیە کە هاوکاری دەرەوە هاوکاری وەکۆڵی ئیقلیمی بۆ ساز بکرێ و لە واقعیشدا ئەستا دەبینین بۆ ئەوەی کەوا تاخە شخصێک لە مجتمعی ئێمە دابینیمان لە ڕابردووی چەند ساڵدا ئەم تاکە شخصە بمێنێتەوە لەو پێگە و جێگەی خۆی و لەو مەکانەتەوە لەو سوڵتەی کە هەیبوو تەداخولاتی ئەملاولا خۆی ئەمە واقعەکە وەکۆڵی ئەمە قاعیدەیەکە ئەم قاعیدەیە یەک زائیدەکە کاتە دوو ئیتری لاقی بەسەر هیچ شوێنێکەوە نییە بی ئەو ژینگە نایگۆڕێت ئەم قاعیدانە بۆیە لە هەر مجتمعدا کە تاکە شخص کرا بە ئامانج ئەبێت تاکە شخص بمێنێتەوە ئیلا بێ ئەو شخصە بێ پێداژیری کرا ئێمە هەر ئەو کەسەمان هەیە دڵنیا بە لێرەدە تەداخولاتی چواردەوری تەداخولاتی هەبوو دروستی کردو کاک دکتۆر باسی بیر و باوەڕت کرد لەوەی کە مەسەلەن ڕۆڵێکی گرنگی هەیە لەوەی کە ئەگە دەستی پێوە بگیرێ لە لادانی ستەم و لە دروست نەبوونی ستەم ئێمە ئەگەر ئاوڕێک بۆ مێژوویەکی نزیک بینەوە ستەم کارێکمان هەبوو باشە حزبی بەعز و سەدامی دیکتاتۆر بە چەندین مەبدە و ئایدیای جۆرا و جۆرەوە ڕوبڕووی بوونەوە بۆ لادانی ئەم ستەمکارە دوجار ئەمە لاچوو باشە بەڵام دەرکەوت کە گەلانی عێراق هێشتا لەژێر ستەم و جۆرێک لە نادادی و نائەدالەتی و چەوسانەوە و ئەوەیە مەسەلەن خۆیان بینیەوە یعنی ستەمەکە هەر باقی بوو لە کاتێکا کە ئێمە کۆمەڵێک مەبادئمان هەیە هێزی سیاسی هەیە ناویانە مەسەر بانگەشەی ئەویانە کرد ئێمە لە بەدیلی ئەم ستەمکارە خۆشببختی هێنی خۆشببختیەکە نەبووە واقع بۆچی نەبوو مەسەرن کامە مەبدەئێکی گونجاو بەوەی خەڵک بە جۆرێکی تر ینی شوێنی بکەوێ بۆ لادانی ستەم و هێنانی داد ئیسلام ئەتوانێت بێتە بەدیلە واقعیە لە واقعدا ئەمە پێویستی بەوە هەیە کەمێک گەڕێنە بۆ مێژوو لە هەمان کاتیشدا چەندە ئەم هێزانی کە دوای دروستبوونی یان باڵێن لە دوای لادانی ئەم دەسەڵاتی کە جەنابەت ناوت برد چەندە ڕازگۆ بوون لە هەڵگرتنی ئەو شیعارانە و لە پیادەکردنی ئەو شیعارانە لە داهاتوودا ئێمەگە هەندێک ینی فکر و ئەحزاب لە کوردستانی خۆماندا هەبووە تا فترێکی زەمەنی زۆریش ڕازگۆ نەبووە لە تعبیرکردنەوە لە ناساندنی ئەو فکر و
ئایدۆلۆژیای کە هەڵی گرتووە بۆ مجتەمەعەکەی خۆی لەناو خۆی داشتێک بوو بەڵام کاتێک کە لەگەڵ خەڵقی و لەگەڵ جەماوەردا قسەیان کردووە و ویستویانە خۆیان ئاشنا بکەن و خۆیان بناسێنن ڕازگۆ نەبوون لە واقعیەتدا لەگەڵ مجتەمەعەکانی خۆیاندا ئەمە لەلایەکیان خاڵی دومیان لە دوای هاتنە دەسەڵاتیان و لە دوای وەرگرتنی دەسەڵات و لە دوای ئەوەی کەوا دێتە سەر دەسەڵات جارێکی تر لادانێک و دوورکەوتنەوەیەکی زۆر لەگەڵ ئەو مەبادی و ئەو با بڵێن بیر و باوەڕێی کە هەڵیان گرت بووە بانگەشەشیان بۆ دەکرد ئەگەر سەیری ئەو کتێبانە بکەین با بڵێن لە باز لە ئایدۆلۆژیای هەندێک حزاب دەکا سەیر دەکەن خۆشیان یعنی کە باسی دادپەروەری دەکەن و باسی عەدالەتی اجتیماعی دەکەن و على ئاساس ئێمە بۆ ئازادی و بۆ دەستخستنی عەدالەتی اجتیماعی و ئەم بابەتانە هەوڵە دەین و ئەمە ئامانجمانە ئەوە مەبەستەکەمانە و شیعارەکانمان بە شێوەیە لە واقعدا کە دێتە سەر حکم زۆر دوور دەکەێتەوە لەو پرەنسیپانە لەو خاڵانە لەو ئامانجانە بەڵکو بەعکسەوە ئەوەنەی تر لە جارانی پێشوو دکتاتۆریەت و ئیستیبداد و هەروەها با بڵێن کەمکردنەوەی ئازادیەکان ئەو ممارەسەی دەکات وەکو ئێستا دەیبینین ینی ئەو حیزبانی کە لە ڕابردوودا باسی ئازادیان دەکرد و شۆڕشەکانیان بۆ ئازادی بوو بۆ ئەوەی کەوا ئازادی بخەنە دەست خەڵقی بۆی کەوا وڵات ئازاد بێت تاوەکو زیاتر و بەرەو پێشە بڕوە بەڵام لە واقعیدا بینیمان نەوەڵە ڕازگۆ نەبوون لە واقعدا لەگەڵ دیاندا و ئێستا وردە وردە خەڵقی بەشێکی زۆری کە ئاشنا دەبێگەڵیاندایان کەم و زۆر کەندەکە سێ دەکات لە ڕابردوشدا وەکو پێویست ڕازگۆ نەبوون و ئێستا بە تەواتی بیر دوور کەوتونتە لەو بیر و بۆچوونەیە و ئەسڵن بە واقعی ئەم بابەتە کردەوانە ئەوەی کە پیادا کرد دژە لەگەڵ ئەو خاڵان ئیسلام چی ئیسلام ئەتوانێت بێتە بەدیلێکی واقعی بۆ چارەسەرکردن و لادانی ستەم لەسەر خەڵک دەگێمە با بڵێنە بێ بڵێن مێژوو سەلماندوێتی کە ئیسلام یەکێکە لە هەرە ئەو فکر و ئەو با بڵێن ممارەساتانی ئەو شیعارانی ئەو حەضارەتە گەورەی کە دروستی کردووە مجتەمەعێکی جاهلی دواکەوتووی ستەمکار بە هەموو معناکانی ستەمکاری لە فتەیەکی زەمەنی زۆر کەمدا گۆڕی و لە هەمان کاتیشدا کۆمەڵێک ثەوابیتی واقعی دروست کرد و داناو و خەڵقیشی لەسەر گۆش کرد و خەڵقیشی لەسەر با بڵێن پێگەیاند و ممارەسەشی کردو بۆیە بە دڵنیاییەوە لە ڕابردوودا هەبوو و ئێستاش ئەو مادەخامە ئێستاش ئەو توێنە ئەگەر بخرێتەوە گەڕ و ئەگەر ڕێی لێ نەگیرێ بە شێوە لە شەوەکان و کە دەبینین بە دڵنیاییەوە باشترین بەتیلە با یەک نمونەی بەسیتی مێژووەر بگرین تاوەکو دەرکە ئێمانی مجتەمەعاتی جاران چۆن بۆ دوای چی بەسەر دێ بۆ هۆی ئەو گۆڕانکاریانەوەی کە هەوێنەکەی بریتی دەیستان عومەری کوڕی عەبدولعەزیز کە هەر کاتێک ئێمە کۆمەڵە ناومان هەیە کە لە مێژوودا ناویان بین یەکسەر لە بەرامبەریاندا لە ذهنی خۆمادا یەکسەر بابەتی عەدالەت و دادپەروەری ئامادا بێ عومەری کوڕی عەبدولعەزیز کاتێک کە لە ماوەی 2 ساڵ و نزیکەی 6 مانگ دەسەڵاتی کردە دەست کاتێکی ئەجگار کەمە یعنی هەندێک لە مفەکرین باز دەکەن ئەڵێ بۆ ئەوەی حەضارەتێک بچەسپێ بەلایانی کەمەوە پێویستمان بە 100 ساڵ هەیە بەڵام ئەوەی کە پێغەمبەر سەڵڵاهو عەلەیهی وسەلەم جێبەجێ کرد لە مەدینە نزیکەی 10 ساڵێک بوو و گۆڕانکارێکی وەکوڵی غیر متوقعی پیشاندا بەڵێ بەتەواتی عومەری کوڕی عەبدولعەزیز لە کاتێکدا کەوا 2 ساڵ و نزیکەی 6 مانگ لە سەدا بێت لەو کاتانی کەوا ئەوانی کە پێوتێ بەیتولمال ئەوەی کە پێوترێ بە مستەلەحی ئەمڕۆ با بڵێن بودجەی گشتی وڵات کاتێکەوە هەندێک لە داهاتەکانی ئەو سەردەمە بریتی بوو لە عەتر و بخور و شتووە کاتێک کە لە سەرۆت و سامانی موسڵمانان کاتێک کە لە بە مستەلەحی ئەمڕۆ لە بانقی مەرکەزیدا دابەشکرا لوتی خۆی ئەگەر ئەیگوت ئەمە مڵکی من نییە نابێ من سوود لە بۆنەکەشی وەربگرم چونکە ئەمە بە تەنهایی من نییە ئەگەر بێت و من سوود لە تەنها لە بۆنەکەی وەرگرم لەم لێرەدا کەواتە من بە شێوە عەدالەت و دادپەروەریم نەچەسپاندووە مستەمم کردووە ئەم بیرۆکەیە بگێنە سەرەوەی ئێستای ئەمڕۆ کە بەراوردی بکە کە ملیارەها دۆلارات و چی لە بین دەبرێ و دەبرێت و وەگەلەکەشی لەم گەرانبەردا چی دەکراوە برسی کراوە ئەوەیە کە حاڵەتێکە بە دڵنیاییەوە لە هەر شوێنێکدا دەنگ بەرزکردنەوە هەبوو ئەمە یاسایەکی ترە لە هەر مجتەمەعدا دەنگ بەرزکردنەوە هەبوو معناوە عەدالەت لەو شوێنەدا کەم و زۆر نییە بە ئەندازەی دەنگ بەرزکردنەوەکان لە هەر شوێنێکدا خەڵقی داواکاری هەبوو خەڵقی داوای مافی خۆی کرد داوای ژیانی کرد بزانێت کە زوڵم و ستەمێک ئارادایە ستەمێک دەکرێت بۆیە ئەم دەنگ بەرزکردنەوە هەیە و ئیلا لە حاڵەتێکدا کەوە مجتەمەعەکان ستەمیان کەم بێت دەنگ بەرزکردنەوەکانیش کەمە کەواتە لە کاتێکدا دەبینیت ئەم هەموو ژمارە زۆرەی ئێمە گە سەیری کوردستان بکەین کەم دانیت لە بەداخەوە لەگە ئەو زوڕفەی کەوا دروست بوو لە دوای ئەو حەقیقەتانی کە باڵێن ئێمە
حیزبێکە حیزبێکی ئیستیبدادی بوو کە حیزبی بەعز بوو دەڕوخێنرێ وردە دەنگی ناڕزایەکان دوای ئەوە بەرامبەر بە حکومەتی کوردی بەرامبەر بە دەسەڵاتی کوردی بەرامبەر بە سوڵتەی کوردی وردە زیادی کرد تاوای لێ هاتووە ئێستا تقریبەن وای لێ هاتووە بۆتە بەشێک لە ژینگە و لە ژیانی خەڵقی بەداخەوانی بەڕاستی جێی خۆیەتی کەوا پەیامێکی تەواو تاو ڕازگویانە ئاراستەی ئەم کار بەدەست و ئەم دەسەڵاتدارانە ئەم حیزبانە بکرێ ئیتر بوەستن و ستۆپ و کۆتایی پێبێنن چونکە بەڕاستی لە نەتیجەدا خۆتان و ئەو خەڵقشکەوە هەمومان لەناو بەلەمێک داین ئەم بەلەمە کاتێک کە بەرەو هەشتێکی بەسەر دێ ئێوەش و خەڵقە ڕەش و تەکشۆک و یەک کۆتایی دکتۆر حقیقت دێنەوە سەر تاک دیسان یعنی مادام ئازادی اختیار هەیە ئازادی هەڵبژاردن هەیە حقق تاک ڕۆڵی زۆر گەورە بجێڕێ لە هەڵبژاردننی ئەو بیر و باوەڕانەی کە شوێنیان دەکەوێت لە هەڵبژاردننی ئەو ڕێگەی کە ئەگەیان گەێنێتە عەدالەت و دادپەروەری وەنیە مەسەلەن تۆ مەسەلەن ئەگەر کۆمەڵگەی کوردی بەشە یا هەر کۆمەڵگەیەکی تر اختیاری باشترین بیر و باوەڕ بکە وەک ئەوەی کە جەنابێت باست کرد اختیاری ئیسلام و مسلمانان بکە لەوانەیە بگاتە نەک لەوانەیە بە تەئکید ئەگاتە دەرەنجامێکی باشتر لەمەیە تاک هەندێک حاڵەتمان هەیە بە تاکە شەخص گۆڕانکاریەکان کەمتر یان درەنگتر یان با بڵێن ڕەنگە با بڵێن مەرج نییە هەموو هەوڵێکی ئینسان بگاتە ئەوەی کەوا ستەم و زوڵم لابەرێ بۆیە لە قورئانی پیرۆزدا کاتێک ئەم حیوارانەی تۆمار کردووە وەکو جەناب لە سەرتادا باسی کرد ینی مستەلەح و بابەتی زوڵم لە قورئانی پیرۆز بەستەنها لە قورئانی پیرۆزدا نزیکەی 289 جار دووبارە بۆتەوە بەم هەموو سیغە جیاوازانە بەم هەموو مۆقیعە ڕستانەی یانێ جارێکە بە ئەمر هاتووە جارێکی تێ خراوەتە جملەی شەرتیەوە جارێکە چی بەکارێنەوە ئەمانە هەمووی ئەوە گەێنێکەوە بابەتی زوڵم بابەتێکە بەربڵاوەتە مشتمەدا پێویستە مشتمە پێویستە تاک وریای خۆی بێت بەس جوانی مامەڵە بکە تاکو دەرەنجامێکی خراپی نەبێت بۆیە لەناو ئەوانەدا ئێمە پێویستمان بەچی هەیە یەکەمیان تاک پێویستی بەوەیە کە خوای گەورە لە ڕێگەی ناوە پیرۆزەکانیانەوە زۆر بە جوانی با بڵێن جارێکی تر ئەو مەفاهیم و چەمکانی کە لە ناو ئەسما الله هەیە جارێکی تر کە باسی ئەڕەقیبەکەی کە جارێکی تر باسی ئەوەکەی با بڵێن پشکێنە خوای گەورە کە عەزیزە کە حەکیمە کە قەویە ئەم مەفهومانە زۆر گرنگن بەڕاستی ئەمە پێویستمان بەوەیەتی لە باتی ئەوەندەی کەوا لە بازاڕ و لە گەڕەکەکان و لە شوێنە گشتیەکان کامێرەی چاودێری دابنرێ بۆ چاودێریکردنی هەڵسو و کەوت و حرەکات و سەکناتی خەڵق بەڵکو پێویستمان بەوەیەتی کە کامێرە شاراوەکانی ناخی ئینسان بخرێتەوە گەڕ زیاتر لەگەڵ ئەوەدام کە مەفهومی ڕەقیب و مەفهومی ئەوەی کەوا خوای گەورە چاودێرە بەسەر ئینسانەکانە ئەم مەفاهیمانە جارێکی تر لە ڕێی بیر و باوەڕوانێ جارێکی لە ڕێی ئەوانەوانێ ئینسان تاک خۆی پێ بەهێز بکە و لە هەمان کاتیشدا تاوکو خۆی بپارێزێ پێغەمبەر صلی الله عليه وسلم کاتێک دێتە شاری باڵێن لە مجتەمەعی عەرەبیدا لەو مجتەمەعی کە هەبووە کاتێک کە دێت یاسایەکمان پێ دەڵێ پێمان دەفەرمێت هەردووکیان ینی ئەفەرمێت ڕێ لە براکەت بگرە ئەگەر ستەمکاریش بوو وەگەر ستەمکراویش بوو ئەوانی ژەڵێن پێغەمبەری خۆی ئێمە ئەزانین یعنی چۆن یارمەتی براکەت بدە ئونسوڕ ئەخاکە ظالمن و مەظلومن ئێمە ئەزانین کاتێک کە ستەمکراو ستەم لێکراو ئێمە ئەزانین چۆن یارمەتی بن هۆکاری بن بەس ئێمە چۆن یارمەتی ظالم بدەین پێویستمان بەوەیە بە دەستە جەمعی بە کۆجەمعی و هەموو پێکاتەکانی مجتەمع لە ناویاندا بە تایبەتی مامۆسانی ئاینی بەڕێز کە با بڵێن مامۆسانی مزگەوت یان با بڵێن مامۆسا بەڕێزەکانی میحراب و خوتبە ئەمانە ڕۆڵێکی زۆر کاریگەریتریان هەبێت لەویکانە طبعاً بە دڵنیایەوە کاریگەریان هەیە و ئەو کاریگەریان و ڕۆڵیان بەرز نەنرخەندێ بەڵام ئەوان پێویستیان بەوەیە کەوا یارمەتیدەری ظالم بن بەوەی کە پێیان بوترێ بەسە چونکە بە دووری مەزانە هەندێک لە ئەم زاڵم و هەندێک لەم ستەمکار و تەمە بەمەسان بەگشتی بە شوی گشتیە کە جاری وا هەیە ئەم چوار دەورە و ئەم بیتانە و ئەم کۆمەڵە حاشی کە دەورێتی ئەو ڕێگرێتەوەی کە وەکو پەیامەکان و خەڵقی نەگەنێت تەمە لە هەمان کاتیشدا هەرخۆی بەرپرسیارە لەوەی کە ئەم جۆرە کەسانی بۆ خۆی دروست کردووە بۆیە بە دڵنیایەوانێ لە ڕێی جارێکی تر بگەڕێنوانێ ینی تێگەشتێکی تر گەڕانەوەیەکی تر خوێندنەوەیەکی تر بۆ ناوە پیرۆزەکانی خوای گەورە بۆ ناو ئەسما الله جارێکی تر حەسانەیەک و هێزێکی باش دەدا بە تاکە شەخص کە لەم بابەتانەدا چۆن مامەڵە دەکات و چۆن چالاکتر بێت ئێمە لە نەتیجەدا با بزانین جۆرەکانی زوڵم ئێمە زوڵم جۆری زۆر هەیە ینی بەس ئەوە نییە کە کۆمەڵێک یان دەسەڵاتێک زوڵمەکە جاری وایە ئینسان خۆیەتی زوڵم لە خۆیەکات
پێویستی بۆیە ئەمانە ئەمە ینی فەرمان زۆڵم بزانێت. لەسەر تاکیش هەیە بەڵێ بە دڵنیایی وانێ بەشێ لە تاکەکان خۆیان زوڵم لە خۆیانەکەن لەو حاڵەتەی کە ئینسان بەرەو ئەوڕۆ خۆی ئەکوژی ئەمە ئستەمی لە خۆ کردووە لەو کاتێک کە بیر و باوەڕێکی خراپە خاتە مێشکی خۆیوانەیە ینی کاتێکە لوقمانی حەکیم ینی کە بەشێک لە زانەکان وەکو هەندێکیان وەکو حەکیمێک ناساندویان و قسان سەکرد و دێکیان وەکو ئەوش باسییان کردووە کە ڕەنگە لەوانەیە پێغەمبەریش بوو بێت بەڵام ئەوەی کە لە قورآنی پیرۆزدا لە وەساکانیان هەیە کاتێک کە ئامۆژگوێری کوڕەکەیەکە باسیەوە دەکا ئین الشیرکە لظلم عظیم بەڕاستی یەکێک لە جۆرەکانی ستەم ئەوەیە کەوا ئینسان کەسێک غەیری خوای گەورە ئەکاتە هاوبەش بۆ خوای گەورە لێرەوە وردە ڕێگای دوورکەوتنەوە لە عەدالەت و دادپەروەری ڕێگا وەکوڵی گرتنی ڕێگایەکی نامۆ بە ژیان ئەوەیە کە ئینسان کاتێک غەیری خوای گەورە کات بە هاوبەش بۆ خوای گەورە ئەمە یەکێکە لە جۆرەکان جۆرێکی ترمانەوەی کە ئینسان زۆڵم لە خودی خۆیەکە یاخود باڵن دە خێزانیەکە لەو کەسانی کە لەژێر دەسیایەتی بیانی ئینسان کاتێک لە خۆک و باوک وەکو دایک لە خێزاندا کاتێک کەستم لە ناو حاڵات لە خێزانەکەی خۆیەکە لە کوڕەکەی بێت لە کچەکەی بێت لە هاوسەرەکەی بێ ئەمە جۆرێکی زڵم لە باوکی دایکیەکە بەڵێ لە باوکو دایکێکە بەڵێ لە ئەو کەسانێکە لە ژێر دەسیاتی بەڵێ لە شەریکەکەیەکە جاریوا لە دراوسێکەیەکە جاری وایە ئەمانە بێ پێیان بڵێن یانە بێ ئەمانە بە چاڕوون بن ئەبێ ئەم کەسانە باش بزانن کە ئەمانە جۆرەکن دەستم بەڵێ ئەمە دەزانین ستەم وەکو شێوەیەکی گشتی کە کاتێکەوە کۆمەڵێک لە دەسەڵاتێکدا کۆبێتەوە هێزێک خاڵێکمان هەیە زۆر گرنگە کەم جار هەبوو لە مێژوودا هێز دەسەڵات قووەت لە دەستی کەسێک بابێت و وستەمی نەکرد بێت معادلێکی با بڵێن ترسناکەیە لە دوایەوەی کەوە هێز لە کۆبوونەوەی دەسەڵات جایتر بە معناکەی جاری وای هێزەکە هێزی علم بێ هێزەکە هێزی دەسەڵاتی با بڵێن ژمارەی زۆری با بڵێن عشیرەتەکەی بێ یاخود بنەماڵەکەی بێ یاخود جاری وایە دەنگدەرانیەتی جاری وایە زۆری ئەگەر ویرانە بێت ئەم هێز کۆبوونەوەی هێزە لای کەسێک لای دەسەڵاتدارێک لای حیزبێک لای وڵاتێک سەر ئەکێشێ بۆ ستەم و زوڵم کردن سەرێکەشێ بۆ ستەم و زۆڵمکردن بۆیە جۆرەکانی ستەم کە کاریگەری زۆریشی هەیە خراپی هێناو کۆمەلگا بریتە لە زوڵمی دەسەڵات کە بەداخەوە ینی بە شێوە لە شێوەکان ئێستا لە وڵاتی ئێمەدا ئەمانە پەیڕەو دەکرێت ئەمانە ممارەسە دەکرێت خەڵقی برسی دەکرێت حەق و مافی ئەم هاوڵاتیانی خۆی لە باتوی بدرێتێ هەڵی دەگیری بۆ خۆی یان با بڵێن کۆ دەکرێتەوە یان بە شێوە لە شێوەکان بۆ ئاراستەیەکی تر یان بۆ زەعیفکردن و لادانی کۆمەلگاکەی خۆی دەکات بۆیە بێ بزانین کۆمەڵێک هەڕەشەی زۆر کۆمەڵێک با بڵێن خاڵی مەترسیدار قورئانی پیرۆز ئاماژەی کردو بۆ ئەو کەسانی کەستەم دەکەن سوفیانی ثەوری یەکێکە لە زاناکانی مێژووی ئیسلام طبعا ئەم مەفهومە ئەم چەمکە لە وەرگیراوە لە ناو قورئانی پیرۆز و لە فەرمودەوە ئەفەرمی ئەگەر بێت و ئینسان کۆمەڵێک تاوانی زۆری کرده بێت بەڵام تاوانەکانی لە نێوان خۆی و خوای گەورەدا بێت ئەهوەنترێکە ئاسانترێکە لەوەی کەوا ئینسان ستەم زوڵم لە کەسێکەکە کە ئەمە مافی کەسێکی تر پێشەر دەکەی بۆیە بەڕاستی پێشەرکردنی مافی خەڵقی خواردنی سەرۆت و سامان و حەق و ماف و داراییەکەی و یان زەوتکردنی وڵاتەکەی یان با بڵێن هەر لەم زەوتکردنێک بێ ئەمانە کۆمەڵێ خاڵی زۆر مەتیستیدارن بە تایبەتی زڵمی دارایی کە دکتۆر یەکێکە لەو زڵمانەی کە زۆر زەخکراوەتەوە لە ئاینی پیرۆزی ئیسلامە یەکێکە لە ترسناکترین و قەزەوەترین زڵمەکان کە ئەکرێ ئاماژەی بە دڵنیاییوانە چونکە خۆی دارایی ماڵ سەرۆت و سامان ئەمە نقطەی هێزە هێزێکی هەیە ئەمەشی خێتە پاڵێتر ئەوەندەی تر ئەم کەسەیە طبیعەتی خۆی وایە لە پێستی خۆی و لە تواناکانی خۆی چێتە دەرەوە و سەر ئەکێشی ئەمە طبیعەتی ئینسانە گەر بێت و ئەم طبیعەتە ئەم فیترەتە ئینسانە کۆنتڕۆڵ نەکرێت چارەسەر نەکرێت تەداوی و عیلاج نەکرێت سەر ئەکێشێ بۆ ئەو ستەم و زوڵمەی کە لێرە و لەوێ دەیبینین جایتر و کاتە زەوتکردنی سەرۆت و سامانیەتی بەلایەوە ئاسانە کە با بڵێن ستەمکردنیەتی لە لە حەق و ماف و لە ڕەئی و لە بۆچوون و لە ئازادیەکانی و لەو لاشەوە هەتا وەکوڵی کوشتنی یان باڵێن دوورخستنەوەی یان با بڵێن فرێدانە ناو زیندانی ئەمانە هەمووی جۆرەکانێتی بۆ چونکە کاتێک بینێت ئەمانە نقطەی هێزن بمانەوە نەمانەوێت کۆمەڵی خاڵ هەیە نقطەی هێزی دەسەڵاتە یاخود تاکە شخصە یاخود ناوچەیان عشیرەتێکێک لەوانە بریتە لە سەرۆت و سامان طبیعەتی ئینسانی ژواهیە چەندی هەبێت حەزی لە زیاترە چەندی هەبێت حەزی زیاتر بێ بەڵام لەولاوە
ئاینی پیرۆزی ئیسلام لە ڕێی فەرموودەکانیەوە لە ڕێی ئاەتەکانی قورآانی پیرۆزوانێ ئاماژەی بەرچاومان بۆ ڕوون بۆ خاتە بەرچاو ئەمان ترسێنێت ئاگادارمانەکرد ئەتەوانێ کەوا مرۆڤ ئاگادار بە ئەمانە کۆمەڵە تاوانی گەورن ئەمانە ئەوانن کە خوای گەورە قبوڵی ناکە لە فەرمودەیەکی قودسیدا کە ئیمامی بوخاری ڕیواتی کردووە پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەفەرمێ خوای گەورە ئەفەرمێ کە طبعا سێ خاڵێکی لەوانەیە کە پێوەنی بابەتەکەی ئێمەیە ئەوەیە کە کاتێک ئینسان با بڵێن ستەم و حاڵەتەکانی ئەوەی کۆکە کۆ ئەبێتوانێ و وردە وردە بەرەو ئەوەی دەبا کە ستەم بکە مافەکانی شخصەکان نادەبە ئینسانەکان پێغەمبەر صلی الله علیه و سلم لە فەرمودەکە فەرمێ سێ کەس هەیە خوای گەورە فەرمێ من لە ڕۆژی دوایدا من داوای حەقی ئەم خەڵقانە دەکەم ئەنا خەصمهم ثلاثة ئەنا خەصمهم یوم القیامە خوای گەورە دەفەرمێ لە ڕۆژی دوایدا سێ کۆمەڵ هەن من داوای مافی ئەوسیانە دەکەم بە مستەلەحی ئەمڕۆ واتە محامی ئەم خەڵقانە خوای گەورە ڕۆژی دوایدا ئەم سیانە خۆی داوای مافیان بۆکە جا هەر کاتێک کە خوای گەورە داوای مافی بکە بە دڵنیایەوانێ وەری دەگرێتوانێ و بەرامبەریش بە دڵنیایەوە پشتی تێدا دەشکێنرێ یەکێک لەو سیانە ئەوەیە کە ئەفەرمێ ڕەجوڵ ئیستەئجەرە ئەجیرن کەسێک بە کرێ دەگرێت کەسێک بەکرێ دەگرێت دوای ئەوەی کە ئیشەکەی بۆ جێبەجێ دەکا بەڵام لە نەتیجەدا حەق و مافی خۆی پێنادا ستەمی لێەکە زوڵمی لێەکە جا ئایا هیچی ناداتێ یاخود بەشێک دەداتێ ئەگەر بێت و ئەم فەرمودەیە ئەمە بە بەشەی فەرمودەکە ئەمڕۆ بێنین کەمێک گەورەی بکەین کەمێک بیخێنە بەرچاومانەوە کۆڵێ وردەکارەکان سیرکەین بە دڵنیایەوانێ سیرەکەین ئەمە دەسەڵاتی ئەمڕۆ ئەم فەرمودەیە کە مەفروض وایە خۆی لێدا بدا کە مەفروض وایە ئاگادار بێدەی بەیشێ بەرەو ڕووی نەڕوە کەچی بەداخەو ئەمە ممارەسە دەکات جێبەجێیەکە ئەم هەموو کارمەندانی ئەم هەموو مۆزەفانی ئەم هەموو خەڵقانی کە لەگەڵ دەوڵەتە بە عەقدێکی قانونی ئیشی لەگەڵدا دەکا کارەکانی خۆی جێبەجێ ئەگەر مامۆستا بێ ئەگەر هەر وەزیفەیەکی بێ فەرمانبەرێکە دکتۆرێکە ئەندازیارێکە هەر شتێکە کاتێکەوە ئیشەکانی خۆی هەمووی بۆ جێبەجێ کردووە بەڵام لە بەر ئەودا مافەکانی خۆی پێنادا با خۆی ئامادە بکە با خۆی ئامادە بکە ئەم دەسەڵاتی ئەم هێزەی کە ئەم جێر و مارەساکات ئەمە خۆی ئامادە بکە بۆ مەحکەمەیەکی خوایی لە ڕۆژی دواییدا ئێمە دەزانین کەوە لە ڕۆژی دواییدا هەر هەمومان نەر لە دنیادا لە قیامەتیشدا هیچمان بەرامبەر دەسەڵاتی خوای گەورە کەمترین توانامان نییە کەمترین ڕوبەڕووبوونەی توانامان نییە بۆ ئیمامی شافعی فەرمێت ئاەتێکی لە قورئانی پیرۆزدا ئەم ئاەتە سەهمێکە تیرێکە بۆ ناوجەرگی زاڵم و لە هەمان کاتیشدا چارەسەرێک و بەڵسەمێک و عیلاجێکی زۆر دڵخۆشکەرە بۆ ئەو کەسێک کە مەزلومە ئەویش ئەوەیە وما كان ربك نسيا بە بۆچوونی من یەکێک لەو شیعارانی کە پێویستە لەمە دووە با بڵێن ئەو کەسانی کەوا داوای مافەکانیان نەکەن یەکێک لەو شیعارانە بریتی بێت لەم نەسەکە بنووسرێ وما كان ربك نسيا خوای گەورە ستەم و زوڵم و ناعەدالەتی تۆی بەرامبەر کە من ئەمڕۆ داوا حەقم مافەکانی خۆم دەکەم خوای گەورە بیری ناچێتوانێ خوای گەورە بیری نەچێتوانێ کاک دکتۆر مەسەلەن لە بەرامبەر ئەم ستەمکار و ئەم بابەتە زۆر گرنگەیە قورئانی پیرۆز لەو قیسەسانەی کە هەن لەو چیرۆکانەی کە ئاماژەی پێداون باسی ستەم و ستەمکارانەکە بە دڵنیاییەوە ئەگەر سەیری قورئانی پیرۆزکەین دەبینین کۆمەڵێکی زۆر چیرۆکەکانی کە لە ناو قورئانی پیرۆزدان بەشێکیان چیرۆک و ڕووداوەکانی ستەمکارەکانن خوای گەورە لە چەندین ئاەت و لە چەندین سوورەدا دووبارەی کردوونەتەوە هەر یەکەو لە گۆشەنیگایەکەوە ئاماژەی بۆ خاڵیشان کردووە یەکێک لەوانە بابەتی فیرعەونەکە یەکێکە لە با بڵێن ئەو کەسانی کە زۆر دەسەڵاتێکی زۆری هەبوو توانایەک و هێزێک و وەکوڵی تر جەبەڕوتێکی ئەو زۆر وای هەبوو کە تاوەکو وا بکاتێتی ئیدعای بکە پێیان بڵێ بە خەڵکی بڵێ من خوای ئێوە میتر خۆ خوایەکی تر نییە غەیری من تاوەکو قورئانی پیرۆز کە تۆماری کردووە کە تا ئەوەی کە بگاتە ئەوە ینی ئەم شیعارە شیعاری هیستمکارێک و زاڵمێک نەبووە کە قورئانی پیرۆز تۆماری کردوێ بۆ فیرعەون تۆمار کردووە ئەنا ڕەبوکم الئەعلا بەڵام بابزانین دەرەنجامەکەی چییە ئەم زدەم و زوڵمەی چییە ئەو ترێت تەبەنەمان چیرۆکێکی مێژوویە جبرائیل لە کاتێکدا کە فیرعەون دەسەڵاتی ڕەهای هەیە ئەچێت بۆ لای دەسەر شوی ئینسانێک ئەچێت دەڵێ فیرعەون تۆ ئەگەر بێت و بەندێکت هەبێت ئەم بەندێت
کۆمەڵێک کاری بخەیتە سەرشان پێ بڵێ ئەو کارانم بۆ جێبەجێ بکە لەو لاشەوە قەدەغی بکەی لە ناو لە هەندێک کار پێ بڵێ نابێ ئەو کارە بکەی نابێ ئەو کارە بکەی ئەگەر بێت و بەندەکە ئەو کەسێکەوە عەبدی تۆیە ئەم کارانە و ئەو فەرمانانەی تۆ جێبەجێ نەکردو و ئەو کارانەی کە قەدەغەت کردووە چوو بەرەو قەدەغە کراوەکانی تۆ چی لێکەی نەدەم چی بەسەر دێنیت وتی وەڵا بەدەست من بێ ئەو کەسێ و ئاواهی بکات و بەندەی من بێ و فەرمانەکان جێبەجێ نەکات بە دڵنیایەوە لەناو ئاوای خنکێنم وتی کەواتە تۆ یەکێکی لەو کەسانەی کە دەرەنجامەکە دوال دێت چونکە تۆ بەندەی خوایت خوای گەورە کۆمەڵی فەرمانی پێکردی فەرمانەکان جێبەجێ ناکەی لەو لاشەوانێ کۆمەڵێک نەهی کردووی کۆمەڵێک قەدەغەی کردووی قەدەغانی جێبەجێکەی کەواتە خۆ بە ئامادە بکە لەو کاتەوەی کەوا فیرعەون بە ئاو دەخینکێندرێت و لە دەریاکەدا ئەو خوای گەورە ینی چیرۆکەی لە قورئانی پیرۆزدا تۆمار کردووە لەو کاتانی پێشەوەی کە کۆتایی بە ژیانی فیرعەون بێت جیبرەئیل جارێک تێچێتەوە بۆی ئەڵێ ئەمە ئەو دەرەنجامەیە کە کاتی خۆی خۆت هەڵبژارد بۆیە بە دڵنیاییەوە قورئانی پیرۆز بە دڵنیاییەوە ئەمە خاڵێکی زۆر زۆر تەکید بێ بۆ هەموو ستەمکارێک کە خوای گەورە مۆڵەت ئەدا بە ئینسان مۆڵەت ئەدا بە تاوانکار مۆڵەت ئەدا بە کەسی ستەمکار زاڵم بەڵام لە دڵنیاییەوانێ ئەوە نییە لە توانای خوای گەورە دەرچێت و ئیماد بکرێت و بە حەز و ویستەکانی خۆی یەکێک لەو تاوانە گەورانەی کە لە دنیادا پێش کۆتایی پێش ڕۆژی دوایی کە تۆڵەی لەوەردەجێتەوە بریتە لەوەی کەەوە هەر کەسێ مافی خەڵقی دەخوا هەر کەسێک ستەم دە خەڵقی دەکا سەرۆت و سامانیان بە ناحەق دەخوا کە خۆی دەوڵەمەند دەکات لەسەر فەقیر و هەژارەکانی لەسەر حەق و مافەکانی هەژاران دەباتی و حەق و مافیان بداتێ حەق و مافەکانیان گل دەداتەوە بۆ خۆی کۆی دەکاتەوە و بەکاری دێنێ بۆ بەردەوامبوونی دەسەڵاتەکەی مژدیان لێبێن وەکو بڵێ لێرەوە ترساندنێکی خوایی ترساندنێکی دڵسۆزانیان ئاراسە دەکەین بە دڵنیاییەوانێ خوای گەورە پێش کۆتایی دنیاتان پێش قیامەتیش پێش دنیا دەرچن ئیلا ئەمەتان بەسەرەوانێ بکڵێ ئەمە دەبینەوانێ عاقبەتی ئەو کارانە بەرین دەبن بۆیە لە چەندین نوسوسدا لە چەندین فەرمودەدا لە چەندین شوێندا ئەمانە خراونەتە ڕوو و ئەم چیرۆکانە عرض کراون تاوەکو ئێمە چی دەکەین پندیان لێوە بگرین تاوەکو دەرسیان لێوە بگرین تاوەکو بەڕڕوێن بەڵام بە دڵنیا بەداخەوە هەندێک لە دەسەڵاتدار هەندێک لە خەڵقی ئەمانە هەموو دەبینێت ئەم واقعانە لە لای معلومە یەقینی هەیە کەم بابەتە بەڵام ئەم نەفسە کاتێک کە ئیتر لە دەسەڵاتی ئینسان دەرەچێتە دەرەوە ئەم نەفسە کاتێک کە پەروەردە ناکرێ ئەم دەروونە کاتێکەوە با بڵێن لە سنووری خۆی دەرەچێت و ئەچێتە دەرەوە و ممارەسی شتێکی تر دەکات ئەوانە دەبینێت دەمە تەبیاتی ئینسانیشە کە دەبینێت دەسەڵات و چەپڵی بۆ لە دەدرێت و بەڵێ و با بڵێن هەر تۆ سەرکردەی پێدەوترێت ئێتە وردەمە وای دێکات کە بەرە ئەو بڕواتە ئەمستەم و ستەمکاری بکات تەبان کاک دکتۆر لە کۆتایی بەرنامەکە نزیک بووینێتەوە تەنها ویستمەوە بڵێم کە یان ئەوە بپرسم ئەوانەی کە ستەمکارن دەکرێت بڵێن ئێمە لە ناو بازنەی ئیسلامیە کارێکین یان ماوی نەتێتەوە شتی وا هەیە ینی ئیسلام ستەمکار لەخۆگرێ ئێمە وەکو چوونە دەرەوەی ستەمکاران بەستەم بەبزە خودی ستەمەکە لە بازنەی ئیسلامەتی بیان خەتە دەرەوە ئێمە وەکو ئیسلام ئێمە وەکو ماڵێن نەسەکانی قورئانی پیرۆز ناتوانین بڵێن بەس تەنها لە بەهۆی زوڵمەکانیانەوە بەس بە مجرد زوڵمەکانیانەوە چوونەتە دەرەوەی بازنەی ئیسلام و بە مسلمان حسابیان بۆ ناکرێت ئەمە خوای گەورە یاسایەک و وا بڵێن لە ناو پەیڕەوی ئیسلامدا لە ناو یاسای ئیسلامدا ناو شەریعەتی ئیسلامیدا ئەمەی بکردووە بەڵام با بڵێن ئەمانە لە شوێی ئیسلامدان ئەمانە هەڵگری کۆمەڵی تاوانی گەورن کۆمەڵی مافی خەڵقیەکی زۆریان پێشێل کردووە تاوانبارێکی گەورن یعنی پێویستی بەوە هەیە بەڕاستی لە مەهلەکە و لە شوێنی لە ناوچوونیدایە پێویستی بۆیە زوور یا بێ بگەڕێتەوە تەمەنی ئێمە دەزانین ئەم بابەتە پەیوەندی بە ئەگەر بە تەوبەوە هەبێت بە حاڵەتەکانی ترەوە بێ بە ڕەحم و سۆزی خوای گەورە هەبێت ئەمانە بە دڵنیایی ئەوانێ لەو بە بازنێ دەرناچێت بە خودی ستەم و زوڵمەکە بەڵام یەکێکە لە تاوانە گەورەکان بۆیە بەڵێ بە پێغەمبەر صلی الله علیه و سلم دە چەندین شوێن داماژەوان بۆ ینی وەکوڵێ پەیام ئەنێرێ بۆ زاڵمان لە هەیەکە لە فەرمودەکان داوەیە فەرمێت اتقوا دعوة المظلوم ئەی ستەمکارەکان بترسن لەو دەعوا و لەو پارانەوە و لەو نزا و لەو دوعانەیەکەوە کەسی مەزلوم ئاراستەتان دەکات چونکە یەکێک لەوانەی کە خوای گەورە بەڵێنی داوە کەوا مافیان بۆ وەربگرێتەوانێ کەسانی مەزلومن ئەمەش معنای ئەوە نییە
ئێمە یان با بڵێن ستەم لێکراوەکان دابنیشن بە دیار ئەوەی کەوا خوای گەورە حەق و مافیان بۆ بگرێتەوە بەڵکو پێویستە لە کات و ساتی خۆیاندا کۆمەڵێک قۆناغەیەمانە ممارەسە بکە یەکێکیان داوای مافی خۆی بکات داوای حەقی خۆی بکات جایتی بە تاکە شخصیە بە دەستە جمعیە بە کۆکردنەوەی هێزەکانە کە ئەمە زۆر گرنگە من لە سەرای خاڵەکانەوە باسم لێوە کرد هەر کاتێک ئینسان ئەگەر نەکستەمیشی دەکرابێ هەر کاتێک ئینسان خۆی بینیوە لە وەکۆڵی لەو مووقعدا کە من ئیلاقم بەسەرەوە چیە و جاخۆ پەیوەندی بە منەوە نییە ئەمە مووقعێکی خراپە بۆ ئینسان بەڵکو پێویستە ئەگەر ستەمەکەش ڕووی لەو نەکردبێ ئەگەر مەزلومەکەش نەبێ پشتیوانی مەزلومەکان و ستەم لێکراوەکان بێت چونکە بە دڵنیایەوە ئەمڕۆ سەری ئەو نەهاتووە لە داهاتوودا سەری تۆ دێ بۆیە یەکێک لەو مافانی کە خوای گەورە وەری دەگرێتوانێ بە دوواداچوونی بۆ دەکات بریتە لە بابەتی ستەمکردن بابەتی مەزلوم بۆیە چەندین نمونەمان هەیە لەم بابەتە يعني خوای گەورە لە قورآنی پیرۆزدا لە شوێنی تێدا ئاماژەمان بۆ دەکات لێکە لە ئاەتەکانە فەرمێ واتقوا فتنة لا تصيبن الذين ظلموا منكم خاصة ئەمە تا ڕاستی چیەکە باڕاستی خەڵقی دەباگشتی وەکۆڵێ جەماوەر دەکات جەماوەر ئێوە خۆتان بپارێزن لەوەی کا بڵێ وەڵام مادام من ستەمەکە ڕوون لە من نییە ئێتر من پشتی لێ بدەمەوانیان پشت و پەنای مەزلوم حەقم نییە بەسەریەوە بەڵێ بەڕاستی هەڵبژاردننی حەقم نییە بەسەریەوە مستەلەحی ئەوەی کەوا ئەمڕۆ داقێ بەسەر منەوە نییە جا بۆ من چیم پێکرێ ئەمانە کۆمەڵی خاڵی سەربین پێویستە ئینسان لەمانە خۆی لابدا لەمانە خۆی باڵن دوور خاتەوە بەڵکو بەڵێ مرۆڤ تاکە شخصی زۆری پێدەکرێت و ئەتوانێت لەگەڵ توانەکانی تردا لەگەڵ دەنگەکانیدا دەنگەکە زیاتر زوڵالکێت داوای مافەکەی خۆی بکە هەم بەرامبەریش هەستی زیاتر پێکا و لە واقعیشدا ئەمە مووقیفێکیشە کە پێویستە لەسەر ئینسان کام هەڵوێستانە هەڵبژێت زۆر سپاس بەڕێز دکتۆر عوسمان ئالانی مامۆستای زانکۆ کە ئەمڕۆ میوانی بەرنامەکەمان بووی زۆر سپاس دەکەین سپاس بە بەڕێستان سەرکەوتوو بوون لە شەوش ساغ بێت ئینشاءڵڵا بینەرە بەڕێز و خۆشەویستەکان هاتینە کۆتایی ئەڵقەی ئەم جارەی بەرنامەکەتان تاڵقەی داهاتوو تەندروست بشین خواتان لەگەڵ